لە ئەنجامی بارانبارین و لافاوی چەند ڕۆژی ڕابردوو لە چەند ناوچەیەکی جیاوازی پارێزگای سلێمانی مین و تەقەمەنی جۆرا و جۆری مەترسیدار دەرکەوتن کە ئەو لە شوێنی خۆیان هەڵی کەندون و گواستونیەتەوە. تیمەکانی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین لە سلێمانی دەڵێن دوای ئاگادارکردنەوەیان لەلایەن هاوڵاتیانی ناوچەکانەوە بەدەمیانەوە چوون و دەست بەجێ ئەو مین و تەقەمەنیە مەترسیدارانەیان لەناو بردووە. کە بەڕێوەبەرایەتی یاری دەدرێتی ئاسایشی بەردە قارەمان پەیوەندیان پێوەکردن لە بوونی چەند تەقەمەنیەک ئاگادارکردنەوە لە شیوێکە ئاو هێناوەتی لە سنووری ناحەی بەردە قارەمان خۆشتان ئاماژەیە ببینن ئەو هێناوێتی شەرت نییە ئەم مین و تەقەمەنیانە لە ناوچە شاخایەنێک بێ. ئێستا بۆ من ئەم شوێنە ئێمە لێرەین شی و دۆڵەکە بە نزیکی کەمتر 100 مەترێک لە جادەی کەرکووک سلێمانیوە دوورانی ئەم شوێنە ئەوەنە دوورە مین و تەقەمەنی دەرکەوتووە. لە نزیک گوندی زیە سەربەناحی زەلان لە قەزای شارباژێر دوو مینی دژەکەسی کە بەهۆی لافاوە دەرکەوتبوون لەلایەن تیمی تەقاننەوە لە بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی سلێمانی لەناوبران. هەروە لە ناحی بەردە قارەمان و گوندی باڕۆیش لە قەزای بازیان مین و تەقەمەنی مەترسیدار بینراون. لافاوی چەند ڕۆژی ڕابردوو ڕۆژانی کەش لە سنووری شارباژێر لە گوندی زیە سەربەناحی زەلان چەند مینێک ئاو هێنابووی چارەسەرما کرد. دوێنش لە سنووری گوندی باڕۆیی سەر بە قەزای بازیان لە شیوەکە گول لە هاوەن دەرکەوت بوو تەقەمەنی ترسناک بوو وەکو تیمی تەقانەوە چارەسەرما کرد. ئیمڕۆژ لێرەین ڕووماڵی ئەم شوێنەمان کردووە بە چاو بینینمان کردووە ئەوەی کە مەترسی بووە دوورمان خستۆتەوە و هەستاین بە چارەسەرکردنی تەقەمەنیەکان. سەرۆک تیمی تەقانەوە لە بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی سلێمانی بەیامێکی ئاڕاستی هاوڵاتیان کرد کە خۆیان بە دوور بگرن لە نزیکبوونەوە و دەستکاریکردنی ئەو مین و تەقەمەنیانەی بەهۆی لافاوەوە دەرکەوتون. بۆ هەموو ناوچەکان لە هەر شوێنێ مین تەقەمەنیەکی گوماناوی مەترسیدار گومانیان هەبوو بە هیچ شێوەیە لێ نزیک نەبنەوە بەس بینین و پەیوەندی بکەن بەلانی پەیوەندیدار یان هێڵی گەرمی ژمارە 182 دەستگای گشتی کاروباری مین لایانی پەیوەندیدار بۆ چارەسەرکردن بۆیان دوور لە مەترسی بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیە دەستکاری مین و تەقەمەنی مەکەن. بەهۆی جەنگی 8 ساڵەی ئێران عێراق و بوونی ڕوبەڕووبوونەوەی پێشمەرگە و ڕژێمی پێشوو ملیۆنان مین لە هەرێمی کوردستان چێنراون و تا ئێستاش بەشێکی زۆریان لەناو نەبراون و مەترسین لەسەر هاوڵاتیانی هەرێم.